إنا بلوناهم كما بلونا أصحاب الجنة إذ أقسموا ليصرمنها مصبحين. مزگەوت پیرۆستترین شوێنی ئەم سەرزەویەیە کە ماڵی خوایە و ئێمە کە ڕوو ئەکەینە ماڵەکانی خوا هەمومان میوانین و هەمومان یەکسانین لە مزگەوتا وەکو مامۆستایانی پێش من باسییان کرد. فەرق و جیاوازی لە بینی هیچ کەسێکان نییە، هەمومان لە یەک ڕزا دەوەستین. تەنها جیاوازی ئەوەیە کە بە تەقوا ئەویش تەقوایش لە دڵایە و کەس ئاگادار نییە بەسەریا جگە لە خوای گەورە. دەستخۆشی لەو بەڕێزانە دەکەین کە بوون بە مایەی دروستکردنی ئەم مزگەوتە و خوای گەورە پیرۆزی کە لە خەڵکی ئەم گەڕەکەەوە ئەم شوێنەوە ئەم شارە و ئینشاءالله وەک بەم شێوە جوانە دروستکراوە ئینشاءالله بە عیبادەت و بە ڕەزامەندی خوای گەورەیش ئاوەدانی بکەنەوە. ناوی ئەو خوایی کە فەرمووی کون فەیەکون ببە ئەبێ. بۆ ئومێدەی بە هەموو دەمگۆڕەنگەکانەوە بەهایە دروستکەین کە چیتر هیچمان لە کەس کەمتر. ڕەبی مزگەوت ببێ بە سایەی سەرتان و ڕەنگی بە کاڵای بەرتان و قورئانی بە خەبەرتان و سەبارەت بە ئەوانەی کە دەستیان لە ملکردنەوەی مزگەوتەکە هەبووە هەر لە 1000 دینار تا 250 تا هەر بەردێک هێنایانە بۆ لە چیمۆتۆیەک هەر شتێک بێ خوای گەورە پاداشی خێری هەموو لایەک بداتەوە. بەڕاستی کارێکی ماندوو لەناسیان کردووە. خوای گەورە جەزای خێرم دەدات لە دنیا و لە قیامەتە. ئێمەش وەکو خۆمان دەستخۆشی لە ئەو کەسانە ئەەکەین بە قسە بێ، چی بە کردار بێ، چی بە ڕەفتار بێ، چی بە دەستی خێر بێ، پارە بێ، هەرچی بێت دەستیان هەبوو لەکردنەوەی ئەم مزگەوتە. خوای گەورە پاداشی خێری هەموو لایەک بداتەوە. گەنج و مزگەوت لەم ناوچەی الحەمدوللا دوانێکی توان بڵێم نەبڕاون توانم شایەتیەوە بدەم بە پێی پێویستیان زیاتریش گەنج لە سنووری ناوچەکەمان سەردانی مزگەوتەکە الحەمدوللا لەخوا بەزیابێ و هیواداری ئەم مزگەوتە و مزگەوتەکانی تر کە کراو نەتوانێ وای لێبێت کە زیاتر گەنجەکان بەرەو مزگەوت ڕاکێشێ، چونکە هەتاوەکو مزگەوت زیاتر بێ پێویستە گەنجەکانی زیاتر سەردانی بکەن. الحەمدوللا لە ڕەمەزانە قەرەباڵغێکی زیاتری پێوە دیارە، بەڵام لە ئێستاژ ئەبێ وای لێ بکەنە غێری ڕەمەزانیش هەر لەسەر ئەو عیبادەت و تاعاتە بەردەوام. دوای 15 ساڵ لە کەمپی باریکە کەمپی براکانی ڕۆژهەڵات کە مزگەوتێک بکرێتە لە ناو کەمپەکە دوای 15 ساڵ لەسەر ئەرکی خێرخوازان و ئیدارە حکومیەکان الحەمدوللا فەزلی خوای گەورە ئەمڕۆ مزگەوتەکە تەواو بوو کرایەوە. دەستخۆشی لە هەموو ئەو برایانە دەکەین کە هاوکاری مزگەوتەکەیان کردو و دەستیان هەبووە لە خێرێ و خێری ئەم مزگەوتە. الحەمدوللا هەموو کەسێ دڵخۆشە. ئەمڕۆ وەکو جەژنێکە بۆ کەمپەکە لە ڕاستیە مزگەوت هەبووە، خەڵکەکە پەرتەوازە بووە، ڕۆشتووە بۆ دوور و مزگەوتە دوورەکان و ئەمڕۆ وەکو جەژنێکە بۆ خەڵکی ئەم کەمپە چکە لە ناو کەمپەکە دوای 15 ساڵ توانڕا مزگەوتێک بکرێتەوە یعنی خەڵک زۆر دڵخۆشە. بە کاڵای بەرتان و قورئانی بە خەبەرتان و تەقوای باقی سەمەرتان دیکە ئیداری خۆیەتی هەمیشە بۆ دانیشتەکانمان بۆ ئارامی دڵ بۆ زاخاری مێشکمان مزگەوت پەیامی سپیە و دڵێکی دەوێ ڕوون و پاک ڕوو پاک دڵ پاک دەم پاک دەست پاک و داوێن پاک نێوچاوانی بۆ خوددا بێ و بیوێر بێباک خوا نایەوێ کەس بێ بەلاک یا بە پلاک هەر چۆنیان ویست کاری پێکەن. مزگەوت دڵی ساغی دەوێ ناخی باخی وەک لەیلاخی بە ئیمان پۆشتە و پەرداخی باشی دەوێ کەی زمانی ئاشی دەوێ باسی هەموو کەس بەهاڕی. پەیامی مزگەوت وا دەڵێ ئەگەر ڕەشی ئەگەر بۆری ئەگەر کەمی ئەگەر زۆری ئەستێرەی مانگی یا خۆری ئەگەر سازی یا ناجۆری کاکڵەی بەسوود یا کلۆری هەردەچیەوە حزوری خوا خوداش دڵی لە تۆ دەوێ. نامەی مزگەوتە بیزانە هەژاری یاخود ناوداری سوڵتانی یا کرێکاری پاشای گەدای یا سەرداری سادەی یا سوپاسالاری لە بەرزی یاخود لە خواری
خدا لێرە و لە قیامەتیش دڵی دەوێ دڵێکی پاکی خواناسی دڵێ بۆ خوا بێ بەڕاستی پەیامی مزگەوت وا دەڵێ نابێ دەمسپی و دڵڕەشبی بەڕووکە شیرین و تەواو لە ژێرەوە مەیلی غەشبی بۆ نێوان خەڵکی بەشبەشبی نامزگەوت و پەیامی خوا وەهای نایەوێ دەیەوێ دڵێکی گەشبی مرۆڤ هەر ڕەنگ و ڕوویەکە دارا و نەدار و بوویەکە بەڵێ وەکو دانیشانە هەمووی مرۆڤە و یەکسانە بەڵێ وەکو دانیشانە هەمووی مرۆڤە و یەکسانە ئێرە زانکۆی یەکسانیە و کەس پێشی هیچ کەس ناکەوێ کەس بۆ کەسی تر نانەوێ کارگەیەکە مرۆڤی ساغ دروست دەکات لەسەر زەوی مرۆڤ دەکا بە بیلال و لە ئاسمانە بە هیلال و ڕەوشتی پەسەند دەلال و تەنها بۆ خوای زولجەلال و خالقی حەق سەریشکۆی نەوی دەکات ئەگەر سەرمان بە دڵ و گیاندا بە خودا و دڵمان تەقوای لێ بچۆڕێ دڵنیابن مرۆڤ بۆ هیچە نادۆڕێ یا ناگۆڕێ یا خود قەت نابێ بە پۆڕێ یا سەرشۆڕێ یا دۆڕانی لە نێو کۆڕێ بەڵێ مزگەوت دڵی ئاوا ساغ و پاک و بێوەی دەوێ سیمای نورینی بێلەکەی ئێوەی دەوێ پێوانەکەی بە سیما و لە شولار نییە دەوڵەمەند و هەژار نییە وا نەزانی ماڵی خودا جودا لە کۆشکی شاه و گەورەکان قەت تەقە و لێدانی ناوێ بۆ مناڵێ پیرێ لاوێ دەرگای وازە و پڕنیازە و جوان ڕێبازە و جێگای نازە و هەردەم تازە و خوێندن تایە پڕ ئاوازە و مرۆڤ دەکا بە هەوێنی خۆشەویستی بۆ خوا بۆ خەڵک بۆ خاک و ژین خۆنەویستی بانگت دەکا دەبێ هەبی تۆ پێویستی بانگت دەکا دەبێ هەبی تۆ پێویستی ڕەبی مزگەوت ببێ بە سایەی سەرتان و ڕەنگی بە کاڵای بەرتان و قورئانی بە خەبەرتان و تەخوای باخی سەمەرتان و نوێژی کاری لەبەرتان و گەشتی بۆی ناو دەرتان و بەهەشتی بوون بۆ هاتوچوون بۆ بوونی دڵ پیرۆز بێ لە هەموو لایەک ئامین خوایە ئامین خوایە